Please welcome the President of the United States, Donald J. Trump. پاشە ڕۆژی سەرۆکایەتەکەی سەرۆک ترامپ لە هەڵبژاردنەکەی مانگی 11دا لە مەترسیدایە لەبەرەوەی هەروە دێت ئەو دەبێتە هێزێکی ڕکابەر لە هەڵبژاردنەکەدا. ئێمە کۆمارەکانمان دەوێت لە کۆنگرس. ئەمڕۆ پارتی دیموکرات بوون بە بارمتەی چەپەقین لە دڵەکان و هەراسانکەرانی تووڕە، ڕادیکاڵە تۆندڕەوەکان و دژبەرانی گۆڕانکاری و میدیا ساختەکارە هاوپەیمانەکانیان. ترامپ لە مانگی 11دا پشتی بەستۆ بە کەسانێک لە کانە خەڵوزەکان لە وێنەی ئەم کرێکارە. من باوەڕم بەو شێوازەیە کە ترامپ باوەڕی پێێتی باوەڕم وایە ئەگەر خەڵک دەستبەرداری ئەوە بن چیتر نەبرە بەربەست بۆی ئەو دەتوانێت شتەگەرێکی زۆر گرنگ ئەنجام بدات ئەو شتی زۆری ئەنجامداوە. هەروها ترامپ لە سەروەختی دەسەڵاتیدا دیموکراتەکانی لەسەر کار لابردووە ئەوانیش سوورن لەسەرەوەی کە لە مانگی 11دا جارێکی دیکە دەست بگرنەوە بەسەر ئەنجومەنی نوێنەراندا و بۆ ئەوەی ئەجەندای سەرۆک ترامپ ڕاوەستێنن لە نێوانیاندا داواکانی ئەو بۆ بڕینی باجی زیاتر و دروستکردنی دیواری سنوورەکان. یەکێک لەوانەی کە دژایەتی ترامپ دەکات سیناتۆر بێرنی ساندرسە. خەڵک ئەستاونتە سەر پێ و بەرەنگاری دەبنەوە و ئەوان پێکەوە دەڕۆن بۆ گۆڕینی وڵاتەکە لە ڕووی سیاسی و ئابووریەوە. شارەزایەک لە زانکۆی جۆرج واشنگتن دەڵێت دەبێت دیموکراتەکان مێژووەک بخڵقێنن. کاتێک دەڕوانیتە دیمەنە گشتیەکە هەڵبژاردنێکی زۆر ئاسایی شێوە دەگرێت. هەروەها لە ڕوانگەی مێژووەوە ئەو حزبەی کە سەرۆکەکەی لە دەسەڵاتدایە دەنگی پێویست ناهێنن. تا ڕادەیەک وڵاتەکە ئەم هەڵبژاردنە بە هەڵسەنگاندنی دەسەڵاتی سەرۆک دەبینن. شیکەرەوەیکی سیاسی دەڵێت کۆنتڕۆڵکردنی یەک یان هەردوو ئەنجومەنەکەی کۆنگرێز لەلایەن دیموکراتەکانەوە لە مانگی 11دا دەبێتە گیر و گرفت بۆ ترامپ. یەکەم ئیتر چی دیکە کۆماریەکان یاسا داناڕێژن. دووەم دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێرەران هەڵدەستن بە سەرۆکایەتیکردنی میکانیزمەکانی چاودێری. ئەمە لە کۆتاییدا یەکێکە لە بەرپرسیارەتیە بنەڕەتیەکانی کۆنگرێس. هەروها پشتیوانانی ترامپ بۆ ئەم هەڵبژاردنەی مانگی 11 وەک ڕاپرسیەک دەیبینن بۆ سەرۆک. هەروها ڕاوێژکاری پێشوش بە هەمان شێوە دەیبینێت. ئەمە دەنگدانێکی بەرز و نزمە پێدەچێت واڕوون نەبێت. ئەگەر ئێمە ئەنجومەنی نوێنەران بەپارێزین هێشتا بەرنامەکانی سەرۆک ترامپ بەردەوام دەبێت. ئەگەر ئێمە ئەنجومەنی نوێنەرانمان دۆڕان ئەو کاتە نانسی پێلوسی دەبێتە ئاستەنگ لە بەردەم بەرنامەکەیدا. فرانک نیوپۆل لە دامەزراوەی گاڵۆب دەڵێت ترامپ بۆتە پرسی سەرەکی بۆ هەردوو پارتەکە بۆ کاتی هەڵبژاردن. لە ڕاستیدا من لەم باوەڕم کۆماریەکان بەرزی دەکەنەوە. هەندێک لەوانە دەڵێن دەنگ بە من بدەن هەوڵێک دەبێت بۆ بە فەرمی تۆمەتبارکردنی ترامپ ئەگەر دیموکراتەکان ببنە زۆرینە لە کۆنگرێسدا. هاوکات دیموکراتەکانیش بەڕوونی دەڵێن دەنگ بدەن بە ئێمە لەبەر ئەوەی ئێمە دژایەتی ڕێبازەکانی ترامپ دەکەین کەواتە زۆر ئاشکرایە ئەوە کارکتەرێکی سەرەکیە لە هەڵبژاردنەدا. دیموکراتەکان هیواخوازن جارێکی دیکە کورسی پێویست بەدەست بێنن بۆ ئەوەی ببن بە زۆرینا لە ئەنجومەنی نوێنەراندا. هاوکات کۆماریەکانیش دەخوازن ئەو باڵا دەستیەکەمەی کە هەیەە لە ئەنجومەنی پیران لە دەستی نەدەن.